بەسەرهاتێک بە کورتی باسەکەم وەکو یادخستنەوەی ئینشاڵڵا بۆی هەوڵێ بۆ بەهەشتمان بدەین. مامۆستایەک دەڵێت پیاوێکی بەتەمەن هەبوو، عمری 70 ساڵ بوو، بەتەمەن بوو، ڕەحمەتی خوای لێ بێت. کاتێک کە ئێمە لە مزگەوتا دەرز و محازەرەمان هەبوو، وتارمان هەبوو، ئەم پیاوە یا لە تەنیشتی من دانیشت بۆی گوێ لە دەنگم بێت، یا ئەچۆ لای مسەماعەکان لەکوێ بوو، تۆزێک گوێی گران بوو، گوێی قورس بوو، لە هەر شوێنێ گوێ لە دەنگی من بوایە ئالوێ دانیشت، دەورەی قورئانمان نەکردەوە، بەشداریە کرد، عمری 70 ساڵ. خەڵکی ئێستا عمری 70 ساڵە بەس خەریکی جوێندانە، بەس جوێندانە و جوێن مەمەکە و جوێن بۆکەدا بەداخەوە. ئەم پیاوە بەتەمەنە ڕەحمەتی خوای لێ بێ تقریباً پارەکە وەفاتی کردووە، پارەکە ڕەحمەتی خوای لێ بێ، شتی تازە باسەکە. ئەم پیاوە ئامادەی دەرسە قورئانەکان دەبوو، قورئانی دەخوێنا لەگەڵ گەنجەکاندا و هەوڵێدا خۆی فێرکە. وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێ لە تەمەنی 70 ساڵیدا. کچەکەی دەڵێ هات بۆ لای ئەو مامۆستایە، وتی باوکم هاتە خەوم ئەم شەو، ڕەحمەتی خوای لێ بێ، لە شوێنێکی زۆر خۆشا بوو. وتم باوە گیان تۆ مردوویتە؟ وتی بەڵێ ڕۆڵە گیان من مردوومە. ئەیوتی حاڵت چۆنە؟ وەزعت چۆنە؟ وتی وەڵا ڕۆڵە گیان هەموو ڕۆژێک ئەو بەرەکەت و ئەو خێری قورئانی کە لە دنیا خوێندم هەموو ڕۆژێ دابەزێت ناو قەبرەکەم، بەخوا ڕۆڵە گیان زۆر شوێنەکەم خۆشە. ئەو قورئانی کە خوێندم لە دنیادا ئەمڕۆ پشتیوان بەخوا فریام کەوتووە. ڕەحمەتی خوا، لێخۆشبوونی خوا، بەرەکەتی خوا هەموو ڕۆژێ دەڕژێ بەسەرمدا. ڕۆڵە گیان جێگاکەم زۆر خۆشە، لە هەمووی خۆشتر ئەوەی ڕۆڵەکە شوێنەکەم ئەوەندە ڕۆشنایە قەت تاریک نابێ، وەکو لای ئێوە نییە گوڵۆپەکە ئەکوژێتەوە، کارەباکە ئەکوژێتەوە. ڕۆڵە لای من نورەکە قەت قوتایی بێ نایە، کوژانەوەی نییە، بەردەوام قەبرەکەم ڕووناکە. بەخوا ڕۆڵە یەک چرکەیەک لای من تاریکی نییە، یەک چرکەیەک. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئینسانی ئیماندار لەناو گۆڕەکەیدا لەناو باخێکی سەوزایە. مانگی چواردە چۆنێ جوانە، ئەو قەبرەی وەکو مانگی چواردە ڕووناک و جوانە. بۆیە وتی وەڵڵا ڕۆڵێکیان بەخوا تاریکی لای من نییە و ئەو نورە قەت ناکوژێتەوە، خوا نورێکی پێمەخشوێ ناو گۆڕەکەدا قەت ناکوژێتەوە. جا ئەو نورە بارە دەست خۆمان دەرنەکەین، با ئەو گۆڕە تاریکە بە ئیزنی خوا بکەینە شوێنێکی خۆش و ڕووناک بە عیبادەت و خواپەرستی و بەوەی کە لەگەڵ خوادا ڕازگۆ بین. دوای مانگی ڕەمەزانیش خواتان لەبیر نەچێ، خوای مانگی ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر یەک خوایە و عیبادەتیش تەنها مانگی ڕەمەزان فەرز نییە. دوای ڕەمەزانیش ئەو وعدەی بە خواتان داوە جێبەجێیکەن، باوکو ئینشاڵڵا لە دوای مردنتان ناو گۆڕەکەدا ئەو ڕووناکی قەت نەکوژێتەوە تا قیامەت، لە قیامەتیش بڕۆنە بەهەشتەوە لەژێر ڕەحمەتی خوای پەروەردگاردا بن، نەک لەژێر تووڕەیی و عەزابی خوادا پەنا بەخوای گەورە. داواکەم لە خوای گەورە میهرەبان، یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوای گیان لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی، خوای گیان ئەو ڕۆژێک کە خۆڵەکەن بەسەرمانە ڕەحمان پێ بکەی، خوای گیان زمانمان پاراوکەی بۆ جوابدانی و مەلایکەکان. یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەی نێت ئەپاڕینەوە، خوای گیان ئەم نوێژ و ڕۆژ و عیبادەتەمان لێ قبوڵ کەی، لە مسلمانانە خۆش بی، لەم دەم و چاوە جوانانە خۆش بیان خەیتە بەهەشتەوە، لە ئاگری دۆزەخ بە دووریان کەی. خوای گیان هەر کەسێکی گوێ لە دەنگمانە ئەوەشی گوێ لە دەنگمان نیە، خوای گیان لێ خۆش بە بیخە بەهەشتەوە. خوای گیان لە ڕۆژی قیامەتە لە بینینی خۆت بێبەشمان نەکەی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.